لێبوونی. سلااو لە بینەرانی کوردستان TV سلااوان لێبێ سلااو لە هەموو ئامادەبوانی ناوستۆدیۆ لە هەڵلقەیەکی تازەی پرۆگرامی کوردستان ستار پێتان گەیشتینەوە پرۆگرامی ناوماڵەکانتان بەوە ناستراوەکە زۆرترین بینەری لە خۆی کۆ کردوتەوە ئەمڕۆژ لە ئەڵلقەی 19هەمی پرۆگرامی کوردستان ستاراین چەند بەشداربوویەک ماوە و دواتر ئەپەڕینەوە بۆ فیناڵی پرۆگرام هیوادارم پرۆگرامێکی جوان بێت و میوانێکی ڕوحسوک بین. بەڵێ جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان TV بەر لەوەی کە دەست بار شتێ بکەم دەمەوێت زۆر سپاسی ئامادەبوانی نێو ستۆدیۆ بکەم ماشەڵڵا ئەمڕۆ ستۆدیۆ جممەی دێت و دەمەوێت چەپڵێکی قایم بۆ خۆتان لێ بدەن و دەمەوێت زۆر سپاسی گروپی میوزیکی کوردستان ستار بکەم بە سەرپەرشتی مامۆستای گەورە مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی دەستان خۆش بێت کە لە سەرەتای پرۆگرامەوە لەگەڵ ئێمە ماندوون زۆر سپاس و چەپڵەیەکی دیکەش بۆ گروپی میوزیک. بەڵێ بینەران ئەمڕۆژ سێ بەشدار بوو دێنە سەرشانۆ و هەریەکی دوو بەرهەم پێشکەش دەکەن و هەوڵی باشترین دەدەن. لیژنەش دوایەوەی کە گفتوگۆ دەکات و باشترینەکان هەڵدەسەنجێنێت دینە تەنیا یەک بەشدار بوو دەچێتە فیناڵی پرۆگرام و بە بەشداربووی ئەمڕۆوە دەبێتە 4 بەشدار بوو. بەشداربێکی دیکەش لە کۆیە و 8 بەشدار بووی کە لە قۆناغە جیاوازەکانی قۆناغی 4ەم دوور خراونەتەوە دەگەڕێنەوە و دێنەوە فیناڵ کەواتە 5 کەس پێشبڕکێ دەکەن لەسەر بەدەستهێنانی ناسناوی ئەم وەرزەی کوردستان ستار. بەڵێ بینەران لە نازناوەکە نزیک بووینەتەوە لێژنا دیسان بە کڕ و بێدەنگی دادەنیشێت تاکو و کۆتایی پرۆگرام و هەموو تێبینیەکان هەڵەگرن دواتر شەڕیمان و نەمانەکە بە من و دەربازی هاوکار مەکەن چینە سەرەتا لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت سڵاوت لێبێ سڵاو لە جەنابەت دینە سڵاو لە کاک دەرباز سڵاو لەو جومرە خۆشەویستەی ئەمڕۆ هاتوون حوزوریان هەیە ئەڵم بەداخەوە ئێمە لە کۆتایی بەرنامەی کوردستان ستار وەرزی یەکەم نزیک بووینەتەوە تەنها پرۆگرامی فێناڵمان دەمێنێت لە دوایان پرۆگرامە دەمەوێت دەستخۆشی لە یەکەیە کە برادرانی سەرجەم ستافی کوردستان ستار بکەم بە لیجنەوە بە گروپی موزیکەوە کە هەموو توانیمان ماندوو بین بە جەنابتانەوە تەبعاان بۆ ئەو گەنجانەی کە ئومێدێک و هیوایەکیان هەبوو بێن ببنە نازناوی ستاری کوردستان بە سوپەرستاری ئەم ساڵ 2021. دیارە لە هەموو حەڵقەیەکدا ئێمە دڵتەنگ بووین بە کاتێک بەجێهێشتنی یەکێک لەو بەشداربوانەی کە بەهێز بوون کە توانایەکی باشیان هەبووە بە پێی تواناش هەوڵمان داوە ئێمە پشتگیری هەندێک لەو گەنجانە بکەین بە پێی توانە کە نەیانتوانیوە بۆ قۆناغەکانی داهاتوو سەرکەون بەرهەمیان بۆ بکەین لە پرۆگرامی فیناڵ دەبینین یەکێک لەوانە کە کاک عەبدولقەهار دەنگی پێخۆش بوو کاک یاسر بەرهەممان بۆ ئامادە کردووە لە پرۆگرامی کۆتا پرۆگرامدا حوزوری دەبێ و چەند گەنجێک لەو گەنجانەی تریش حوزوریان دەبێت لەوانە نامەوێ ناوی هەمیان بەڵام محەممەد فەیسەڵی کێگەبێ لەو کەسانەی وەکو کەسێکی نەجمێکی ئەفزەل لەلایەن لیجنەوە کە پێمان باش بوو هەروەها کۆمەڵێک چالاکی تری تێدا دەبێت ئەهێڵمەوە بۆ دوای ئێوە باسی بکەن دەمێ بە خێراتنی گەنجێک بکەم ئەمڕۆ هەفرەس ئیبراهیم مەسیفی لە بەرنامەی تۆ نمونەیی بەشداری کردبوو بەخێر بێت و دوو گەنجیکا کە بەشداری کوردستان ستاریان کردبوو لە مەرحەلەکانی پێشتر دەنگێک بە تایبەت من و کاک عەبدولقەهار زۆرمان پێخۆش بوو لەگەڵ کاک میکایل باسمان نەکرد کاک دلۆڤان لا ڕۆژئاوا بەخێر بێت هەروەها کاک شەهاب ئەو دەنگە بوو ئیحساسی منی ڕاکێشا بوو بەڕاستی یەکێک لەوە بە خێراتنی هەمیانەکەم و بە خێراتنی سەرجەم میوانەکانەکەم بەخێر بێن سەر چاو خۆشحاڵیان کردین و زۆرم قسە کرد سپاس زۆر سپاس مامۆستا زایر بێگومان دینا جگە لەو ناوانەی کە مامۆستا ناوی هێنان کۆمەڵێک بەشدار بووی دیکەی قۆناغەکانی پێشووتری کوردستان ستاریش لێرە ئامادەن بە خێراتنیانەکەین هەروەها وەکو مامۆستا هەڵکەوت باسی کرد کوردستان ستار جگە لەوەی ستاری 2021 هەڵدەبژێرێت بەرهەم بۆ کۆمەڵێک لە بەشدار بووە دەنگ خۆشەکانی ئامادە دەکات لە دوای هەڵکە و زایرەوە دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە ئەمڕۆ جلی تۆ و جلی مامۆستا عەبدولقەهار و جلی میرەش زۆر لەیەکەوە نزیکە هەر سێکتان ڕەنگی سۆزی تێدایە تەنسیقێکی دڵ ئاگای لە دڵە کاک میرە دڵ ئاگای لە دڵە
بەڵێ هونەرمەند ئاگای لە هونەرمەندە دڵ ئەمێن ئەوڕۆپی خۆشحاڵم بەڵام هەم بەقەهرم چونکە حەڵقەی نۆزدەیە تقریبا پێشی ئاخیر حەڵقەیە خلاص دەبین ئەمن دەمەوێ ئەوی گەشتە ئەو مەرحەلانەی ئاخیری قەت عادز نەبی بڕواتن بە خودایی باشترین دەنگن باشترین بەڵام وەختی دێنە سەر شان و هەمویان دەنگیان خۆشە ها ئەوی هاتووە سقەی بەخۆیە هەروە نهاتوە سەر بەخۆی هاتیە خۆی پێشاندا دەڵێ ئەمنم حەقیتی بەڵام لەسەر شانۆ هەندێک جار ترسەکی دێ دەڕوا لە ڕێی وەختی بێ بڕوا لێرە مۆسیقامان ماشەڵڵا ئەوانە هەمویان مۆسیقارن یعنی لێرە پیچە دەڕوا لە ڕێی ئەمە ناتوانین ئەمە وەختی دەگاتە ئەو مەرحەلەی دەبی دەنجی باشبی نەترسێ یعنی بەڕاستی بێڕاوەستی خۆی پێشاندا ئەوجا ئەمن ئێستا ئاخر حەڵقە زۆر بەقەهرم و ئینشاءڵڵا هەموو جارێ بەسەر دەکەون و ئینشاءڵڵا هەموو ئینشاءڵڵا ساڵی ئەو ساڵە حەڵقەچی دیش دەکەین نوێ بابێنەوە هەم خۆ پێشاندن بە شێوەکی نوێ سوپاس بۆ ئەو میوانانەی هاتوونە ئەو خۆشەویستانە سپاس دکتۆرە بەڵقیس بەڵێ ئەچینە لای هونەرمەند میکایل مامۆستا میکایل زۆر بەخێر بێ مامۆستا میکایل نزیکە بێ بەڵێ نزیکە بێتەوە لەوەی جارێکی تر بەجێمان بێڵێت و سەفەری هەندەران بکات و دواتر بگەڕێتەوە جارێکی تر بۆ پرۆگرامی فینال مامۆستا هەست چۆنە لەگەڵەوە بەشداربوانەی کە گەیشتونەتە ئەمڕۆ وڵی زۆر باشە پێم وایە پرۆگرامەکە هەدەفی خۆی پێکاوە هەدەفی پرۆگرامەکەی بە بڕوای من ئەوە بووە کە گەنجانی کوردستانیش چالاکی لەو شێوەیان هەبێ و ئەو هونەرانەی کە نەناسراون کە ئەگە بێت و مەسەن لە ڕێی لەوانەیە و پرۆگرامەی نەبایە قەت دەرنەکەوتپان ئێستا هەدەفی خۆی پێکاوە جەماعەتێکی زۆر دەرکەوتون و ئەوەی ئێستا ماوەتەوە بەڕاستی کە بەڕاستی هەموو یانی دەتوانین نێوی گۆرانی بێژی باشی لەسەر دنێ بەزیتی لێرەدا ئەوانەی کە دەرناچن بۆ سەرێ بە تایبەت منزورمە ئەوان واقعان دەتوان بۆ خۆیان بچن بەرهەمی خۆیان بکەن و دەست پێ بکەن و وەک ئێمەمانن وەکەم وولایەکی بلاخرە ستارتێکی لێدەن خۆشحاڵم لەوەی کە توانیمە لەگەڵ هاوڕێیانم ئەو کاری لێژنەی بکەم لێرەدا و بەختەوەرم بۆەوەی کە ئەو هەموو دەنگە باشە لە کوردستانەیە ڕازی و خۆشحاڵم بەڕاست زۆر سپاس مامۆستا میکایل سپاس بۆەوەی کە هەمیشە ماندوو دەبی و ڕێگای دوور هەزارها کیلۆمەتر دەبڕی بۆی لەم بەرنامەیە ئامادەبی بە خۆشحاڵیەوە زۆر سپاس و دەچمە لای مامۆستا عەبدوڵقادر زاخۆیی و ئەویش سەدان کیلۆمەتر دەبڕێت بە بەردەوامی لە ڕێگای دوورەوە بێ بەخێر وێ نەخۆشە دولة سري حكمتي يعني انه كحميتش تخوشات بسعة عدد قهمة هوليري شارع خوشنا طبعا قالك فوز بحكمتها هريما كردستان طبعا صلاة بدينا ودرباس شوفي ما تشيتكم صلاة بما مستيت ميت عزيز موزيك جنيت ما شوفت همية ما تشيتكم ولجنيو أب مهفانيت عزيز بخير بين صلاة بوا بەخێر بێ در هنري ما وهمي كاميرا فانا وهمي شوفت همية ما تشيتكم إن شاء الله عبروش دنجت خوش قلب بنو برنامجی خوش بێت و سەرکەتی بن سەرکەتنێ بۆ هەمیەت خوازم ئینشاءالله زۆر سپاس مامۆستا عەبدوڵقادر نەچمە لای هونەرمەندی لاو کاکەمیرا چۆن خۆت ئامادە کردووە بۆ ئەمڕۆ سەرەتا سڵاوتان لێبێ دینا خان کاک دەرباس و بە خێراتیش گەرمی ئەو میوانە بەڕێزاناکەم سبیەکان ئەمڕۆ زۆر جوان کردووە و سڵاو لە شاری هەولێری خۆشەویست کە شارێکە جێگای هەموو کەسێکە و شارێکە کە ئەتوانین بڵێن هەموو پێکهاتەیەک و هەموو جۆرە بەشەرێکە بەڕاستی ئەمڕۆ لە هەولەم شارەیە ئەژیت و خۆشحاڵم ئەمڕۆ جارێکی تر لەگەڵ مامۆسایانی ئازیز بەرنامەیەک پێشکەشەکەین هیوادارین ئەمڕۆ بتوانین دەنگێکی باش هەڵبژێرین و داواکارم لەو بەشداربووان ئەو سێ بەشداربووی کە ئەمڕۆ لە بەرنامەکەیان بتوانن بەبێت ترس بێنە سەرستەیج گۆرانی بڵێن لەبەرەوەی من لە کاتی پرۆڤەیە لەگەڵیانە بووم زۆربەی جار لەگەڵ مامۆستا هەڵکەوت و لەگەڵ کاک عەبدوڵقادر و مامۆستا میکایل زۆربەی جار ئەوە ئەبینین کە هیچ ترسێکیان نییە زۆر ئاسایی گۆرانی ئەڵێن بەڵام کە دێنە سەرستەیج ترسێکی زۆریان پێوە دیارە
من هیوادارم ئەمڕۆ ئەوانە بن لە بەرەوەی هەر کاتێک کە ئەو ترسیان ئەبێت کێشەی ئەوەشیان بۆ دروستە بێ کە دەرنەچن یا ئەوە تا نەگەنە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ هیوادارم باش خۆیان ئامادەکرد بێت و دووبارە سپاس بۆ ئێوە یاز زۆر سپاس بۆ لیژنەی بەڕێز و دینا ئێستا هەمووان چاوەڕێن کە یەکەم بەشدار بوو بێتە سەرشان و بەرهەمی خۆی پێشکەش کات بەڵام بەرلەوە زۆر سوپاسی ئەو کۆمپانیا و لایەنانە دەکەین کە سپۆنسەر و پشتگیری کوردستان ستارن سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئەوەی کە بە پشتگیری ئێوە ئەم شانۆ گەورەیە دروست بوو و دەیان بەهرەمەندتوانیان بێنە سەر شانە و دەنگخۆشی خۆیان بە بینەران بناسێنن لە کۆتایی خوێندنەوەی ناوەکان چەپڵەیەکی قایمیان بۆ لێدەن زۆر سپاس بۆ کۆچ ترەڤڵ هۆتێل کانیۆن حاجی بەزاز پێشانگای حەمڕین تات سێز گروپ کە بە بەردەوامی جلەکانی من و مامەساڵ کەوزایری ئامادە دەکات تایر کلاس سۆران کلاس بزنس کلاس هەروەها جوانکاری حەمرین زۆر سپاس منیش لیستێکی ترم لایە لالاف گروپ زۆر سپاس گوندی ئارام سپاس زێبرانۆ زۆر سپاس هۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسراو بە شیراتۆن زۆر سپاس ساڵۆن جوێل مەجد زۆر سپاس سرپل VIP زۆر سپاس جاسمین بیوتی سنتەر زۆر سپاس HL دیزاین زۆر سپاس ڤاناس مۆدا زۆر سپاس جارێکی دیکە سپاس بۆ سپۆنسەرەکانمان بەڵێ ئێستا دینا کاتیەوەیە کە یەکەم بەشدار بوو بانگی سەرشانۆ بکەین بەڵێ بەشداربوویە کە دەنگێکی زۆر بەرز و زۆر بەهێزی هەیە هەمیشە بە گۆرانیەکانی ئەم ستێجەی دەلەرزاند و لیژنەی سەرسام دەکرد بۆیە گەشتۆتە ئەم قۆناغە و ئێستا لە پێش فیناڵ گۆرانیمان بۆ دەڵێت خالید محەممەد لە هەولێرەوە بە گۆرانی بەژناسینەمی هونەرمەند حەسەن جەزراوی خالید ئێستا لایاوەکارمان ژیلەیە بەڵێ چینە لای ژیلا ژیلا سڵاوت لێبێ ئێمە هاتینە لای تۆ ئەو جلە جوانانە دەی ئەرێ وەڵا دەبریقەوە چێ بۆتی هەڵبژاردووە حاجی بەزاز باش سپاس بۆ سپۆنسەرەکەت ژیلا پێمان بڵێ ئەو کەرتە شاخەی لە تەنیشتۆیە کە هیچ نای بڕێ هیچ نای لەرزێنێ دەنگێکی زۆر بەهێزی هەیە خالی چۆن خۆی ئامادە کردووە و بەرهەمەکان کێ بۆی هەڵبژاردووە ژیلە لە خالیدیش بپرسە جگەلەوەی کە دەنگی خۆشە هوەری دەمارناسیشی هەیە دەمارەکانی لەشی مرۆڤ زۆر بەباشیە ناسێ ئەوم نەزانی بوو خالی چۆنی فەرموو باش سەرچاوت من عزیزم ئەو چی بوو دەرباز باسی کرد والله ئەvە مشکلێکەوە بەینا من و دەربازێ چاریەکەین دوایی والله ئەوە بۆ باکستێج زۆر باشە وەزیر ئاگاو لەو بابەتە بێ ئۆکێ خالید ئامادەی گەلێک باش انشاءالله خالید حەزی کرد لێی پرسم سترێسە هەیە وەڵامێکی حازر کردو بزانم والله پرسیارە من ئەو وەڵامە من ئەوە هەر کەسێکی بێژێت ئەسترێز نەبوو محاڵە بەس ئیندە یەک نەفەری ناخۆم کاک فەرهاد بڕاستی گەلێک چخت و چەلەنگ بوو بڕاستی ئەرێ والله تاواتە تۆ سترێسی ئێستا ناس ئەبەت سترێز نیمە و الحەمدلله ئەس بە تااقەتە خۆ بشیانە خۆ ئەس گەیمە وی حەدێ و ئەس چجا سترێزی نابوو فەرموو بڕۆسەر سپاس ژیلە ئەو هەموو چەپڵەیە بۆ کاک خالیت هیوادارم هەروە بمێنەوە چەپڵەی باشترمان گوێ لێبێت دیسان چەپڵەیەک و با بفەرمێن فەرمون بەژنایارێ سۆرگولی دەشت و زۆزان خەملی ئاگرێ دلێ بەمری لێ دەدوێرە بۆ من ڕۆژی جومعە پاش ساڵایەک پاش کەمێکی تر
مرگو کنی مرگو کنی مرگو کنی یا ربی دووبارەی تێدانە دەست دەم خۆش خۆش. دەنگ خۆش خالیت خالیدەکە دەبێت بەڵام دووبارەی تێدانە بەڵێ خالید دەم خۆش، ئێمەش وەک خالید. ئەوان حەزمان لێیە پێم خۆشە میوانی مەبی هەمیشە جیرانی مەبی خالیدی پێم خۆشە میوانی مەبی هەمیشە جیرانی مەبی های خالیدی خۆش خالید ئێمەش پێمان خۆشە خالید میوانی مەبێ هەر لەگەڵ ئێمە بمێنێتەوە یەک تێبینی بچووکی لێژنە وەرەگرین سترانێکی گەلێکی خۆشە بەڵێ هونەرمەند ڕکێش سەیرانی ژی گەلێک ئەفسترانە خۆش گوتیە سڵاو بۆ ڕکێش سەیرانی چۆڤەتی ماچیت بکەن بەڵێ سڵاو بۆ ڕکێشی بۆ هونەرمەند خاڵدیژی گەلە گەلک خۆش گوت دەنگێوی هەر هەبت ئینشاءڵڵا زۆر باشە بەڵێ. زۆر زۆر سپاس دەست خۆش. خالید بەرێز بچمە ستێژێ من بەڵێ تەنێ تەبینەکەی مدوێت بناوی خۆ سپخێراتنە برای خۆی دەلال هونەرمەند هەڤرێز بکەم بخێر بێ سەرچاوە بەخێر بێت دوبارە سپاس. ئێمەش بە خێراتنمان کرد کاک خالید لە لە باکستێج باکستێج لەگەڵ چاوەڕێ. هاوڕەکانت بمێنەرەوە باشە دینە بەشدار بووی دووەم کێیە ئەچینە لای بەشداربووی دووەم یاخوا چەپڵەکانتان هەر ئاوا بمێنێتەوە ئەچینە لای سۆزدا ئەمۆ دوو گۆرانی ئامادە کردووە بەڵێ باشە سۆزدا ئەمۆ گۆرانی یار مەلەکە و کۆچەرێ گۆرانی یار مەلەکە هی هونەرمەندی نەمر عیشەشانە و گۆرانی کۆچەرێ هی هونەرمەند حەسەن جەزراویە ئەچینە لای دەرباز فەرموو. باشە سۆزدا تاقانە ماوەتەوە بەڵێ. تاکە کچی کوردستان ستارە و ئێستا لە لای ژیلەیە بەڵێ. ژیلە سڵاوت لێ بێت و بە سۆزدا بڵێ چۆن خۆی ئامادە کردووە سڵاوتان لەبێ دووبارە سڵاو لە ئێوارە باش. تۆش. سۆزدا چۆنی والله زۆر باشم چاوای باشی سپاس ئەمڕۆ هەردووکمان گۆڵدین نه هەردووەک هەبدونە جوان سۆزدا بینیم هەمووی ناوی تۆیە لە ناو میوانی ستۆدیۆ چەند کەس کە میوانی تۆیە لێرێ والله نزانم سی کەسە پێنج کەسە ماشەڵڵا. خۆشحاڵ بووم هاتنێوە بینیم ئەمڕۆ کراوەتەوە دەمونچار ڕاستی وان سپاس دەکەمەوە چتۆ نا ئەمڕۆ سترێس نییە ئەمڕۆ دەموچای کراوەتەوە هەر پێیەکەنە جاری پێش و زۆر سترێس بوو تو مەسخەتای ئەوەیە کە میوانەکانی لێرن ناوەڵا ئەو جارە چەک سترێس بووم بەس ئەو جارە نا هیچ نەسترێسم کەسی غەریب نییە بۆ سترێس ببم ئۆکەی بڕۆ سەر ستەیج ببینم زام چیەکەیت
زۆر سپاس ژی لە هیوادارم سۆزدا زۆر بەباشی بەرهەمەکەی پێشکەش کات و گەرمترین چاپڵە بۆ سۆزدا. زاري حيران جابر شو بلا جابت انا ليه ما مني بقربانا جابر شو بلك يرو لقاشي بسر من الليل هجرتين كار يا حقي بقلبي دنياي كبر ودارك لزوزانا والله شاهدي منو تنيا ورا يار 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 زاري حيرانة زي بمرمل دنياي خلقي ببيت سببي زاري قربان وزي بمرمل دنياي خلقي ببيت سببي يا رامنا بدوى جابر شنا بقنده يار ملكه بجنا ياري سرقلي دشتو زوزان خملي أقري دلي بمري لي تتوارى بامن بجنا ياري سرقلي دشتو زوزان خملي أقري دلي بمري لي تتوارى بامن
دەم خۆش بێگومان پێرفۆمانسێکی زۆر خۆش. زۆر جوان وەکو هاوکارم ژیلە لە باکستێجەوە باسی کرد بەبێ سترێس توانی زۆر بە جوانی بەسەر شانۆ زاڵ بێت و زۆر زۆر بە جوانیش گۆرانیەکەی پێشکەش بکات کۆمەڵێک هەوادار و میوانی زۆری هەن لەوێ ناویان نووسی بوو بەڵام جار بەجار ناوەکانیان دێنایە خوارەوە هیوادارم ناوی سۆزدا بەرزکەنەوە گەر هاوکاریشم محەممەد جەمیل پیشان مامدا چەپڵێک چەپڵێک باشە دەم خۆش سۆزدا گۆرانێکی زۆر زۆر جوان بوو دینا دەیگوت پێی بڵێ بە کۆپلەی یەکەمی دووەم گۆرانیمان بۆ بڵێتەوە ئەمانەمانەکە کۆچەرە امان امان کوچره تبقولانو کمبره امان کوچره تبقولانو کمبره رقم اسم گزی زره رقم اسم گزی زره اشتا بالا بندره امان 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 کوچره امان 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 کوچره امان 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 aman aman کوچره من دەمەوێت بڵێم ئەوە بۆ چوونی خۆمە سۆزدا ئەگەر لەم قۆناغا سەرکەوێت یا سەر نەکەوێت بمێنێتەوە یاخود نەمێنێتەوە سۆزدا لە ئێستاوە ستێرەیە و دەتوانێت کاروانی هوەری بەردەوام بکات دەم خۆش بەڵێ چەپڵێک بۆ سۆزدا لێ دەین و بەڕێکەینە باکستێج جارێکترە بینینەوە دەنگ خۆش بەشداربووی سێەم بارەمەندێکی دەنگ خۆش گەنجێکی ڕێک و قۆس دەنگێکی زۆر خۆشی هەیە توانیویەتی تاوەکو ئێستا لیژنا ڕازی بکات و بگاتە قۆناغی پێشکۆتایی بەشیر ئازاد بە گۆرانی ئەسمەریارم جوانە کە گۆرانیەکی فۆلکلۆرە دێتە سەرشانە و ئێستا لای هاوکارمان ژیلێ بەشیر یەکێکە لە بەرەمەندە دەنگ خۆشەکان بەشیرم بۆ بدوێنە ئەم جلە مۆرانەی زۆر لێ هاتۆ پێم بڵێ چی کردووە چی نەکردووە و ئەم شتانە عادی بەشیر وەڵامی پرسیارە یاڵڵا چی پێ بڵێم تێنەگرت ئەم جلە جوانانە چییە ئەم ڕەنگە جوانە چییە کێ بۆی هەڵبژاردی حەزت لە ڕەنگی مۆرە جلەکانمان تەنسیقە ناوەڵات وڵا خۆی مۆزعەکە چۆنە ئەمە من ڕۆشتمە دوکانەیەک با تۆزێک کورتیکم تقریبا 8 قاتم تاقیم کردو تاما بەدڵ بوو کورتی کردو ئەبێ هەژنە و گۆرانیشی تاقی کردبێتەوە تا گەیشتۆتەوە گۆرانیە چۆن بەتاکیدی گۆرانەکەت ئێستا کام گۆرانیایەنە ئەسمەریارم جوانە زۆر چاوەڕێم بیبینم فەرموو بەشیر بتبینم ئەسمەر یاری هەمووان جوانە ژی لە باسی ئەسمەر یاری جوانە دوایی باسی زێبرانۆشمان بۆ بکەن ئەسمەر یاری جوانە چەپڵێک بۆ بەشیر
دەمخۆش بەشیر هەر بژین خۆش ئەسمەر زۆر یاری باش کێ و بووی. کێش جوانە یارم جوانە جمهورەکان هەمویان جوانە خۆش جوانی زۆر زۆر سپاس و دەمخۆش دەبێت چاوەڕێی گۆرانی دووەم بکەیت دوایەوە بۆ چوونی لیژنە وەردەگرین و لە کۆتایی ژەنجام بەشیر زۆر باش بووی دەنگ خۆش لە باکسەی چاوەڕێمان کە گەڕێنەوە وڵات زۆر سپاس باشە ئێستاش دەست بە سوپرایزەکانی ئەمەقەی کوردستان ستار دەکەین یەکێک لە هونەرمەندانی نێو ئەم ستۆدیۆیە بەرهەمێکی هونەرمەندی کۆچ کردو هونەرمەندی گەورە محەممەدی ماملێمان پێشکەش دەکات گۆرانی ڕێگاکەم دوورە گەرمترین چەپڵە بۆ پێشکەشکاری بەرنامە دینە ڕێگاکەم دوورە وەی دوورکەوتۆتەوە دەست کوشتم نەسرینێ بۆچی بەم دەردەم دەبەیگەر خۆت دەزانی حاڵەکەم باوەڕ بکە گەلەنگ ژتە غەریبێ پاش کەمێکی تر ڕێگاکەم دوورە وەی دوورکەوتۆتەوە ڕێگاکەم دوورە وەی دوورکەوتۆتەوە مەیلی جارانێت چی بکەم دەم کردۆتەوە شاعری گەورە نەمر هەموو کات زیندوو هێمن لە شارێکیدا دەڵێ بۆچی بەم دەردەم دەبەی گەر خۆت دەزانی حاڵی من بۆ قژی ژاکا و لولت دایمە هەرشینمە خەڵکەڵێن بەم چەشنە مەکە کفرە مەدحی یاری خۆت گوێگرانی ئازیزم یارەکەم ماینمە ئەمە یەکێک لە شاکارەکانی مامۆستاهێ منە و لەلایەن هونەرمەندی گەورە بە چەپڵەیەوە میکایل کراوەتە گۆرانی گوێی لێ دەگرین
دبيدر خود زاني حالكم بوقجي جاكا ولولي دايما هرشين ما بوتي بمدر دم دبيدر خود زاني حالي من بوقجي آكا ولولي دايما هرشين ما هروكوبو شو بلاشكو تملكو جي ياردا يجلو كجنام فريني تمككابيني هروكوبو شو بلاشكو تملكو جي ياردا يجلو كجنام فريني تمككابيني خلقين كفرا مكابم تشنمت حياري خور كقراني خوشويستم ياركم آين ما خلقين كفرا مكابم تشنمت حياري خور كقراني خوشويست من ياركم آين ما كي خيالم ديتدي ياران بليم وخيمنم وكقوم ياريخم مشو لجل كي خيالم ديتدي ياران بليم وخيمنم وكقوم ياريخم مشو لجل زۆر زۆر سپاس بۆ مامۆستا میکایل بۆ ئەم بەرهەمە جوانە جارێکی دیکە دەم خۆش و جارێکی دیکە چاپڵێت و داوا لە هونەرمەند عەبدولقاهر زاخۆیی دەکەم لەسەر داوای ئامادەبوانی نێو ستۆدیۆ کۆپلەیەک بە لایف پێشکەش بکات چاپڵەیەک بۆ عەبدولقاهر زاخۆیی باور بکن گلنگ جتا غریبه قرصم بمیره جارنگ دیتا نبینه باور بکن گلنگ جتا غريبم قرصم بمره جارنگ دیتا نبینم دبارینم رون کت خینه ایزان
سرام بده اصلا خوشم به حاله دەنگ خۆش دەست خۆش مامۆستا عەبدولقەهار یاخوا هەروە دەنگتان خۆش بمێنێ دەستخۆشیت لێ دەکەم و ئەوانیش دڵیان خۆش بوو کە دەمێکە چاوەڕێ بوون تۆ شتێکیان پێشکەشکەی کۆپلەیەکیش بێ دەستخۆش زۆر سپاس ئەچینە لای بەشداربێکی تر بەڵێ دینا من هەمیشە و توومە مامۆستا عەبدولقەهار زاخۆیی یەکێکە لە هونەرمەندانەی کە بە لایف دەنگی لە ستۆدیۆ زۆر خۆشترە دەم خۆش مامۆستا دەچینە لای بڵێم لەبەر ئەوەی هەمیشە غەدری لێکراوە لە ستۆدیۆ قەت دەنگەکانی حەقی خۆیان نەداوەتێ بۆیە کەواتە داوا لە مامۆستا عەبدولقەهارەکەین بە بەردەوام کۆنسەرتی جوانمان بۆ ڕێک بخە لە شارەکانی باشووری کوردستان و لە هەموو دنیا زۆر باشە دینا هەر سێ بەشدار بوو بەرهەمی یەکەمیان پێشکەش کرد ئێستا کاتیەوە هاتووە کە بەشداربووەکان جارێکی دیکە بێنەوە سەرشانە و دووەمین بەرەمی خۆیان پێشکەشکەن و دواتری گوێ لە بۆچوونی لیژنە بگرین جارێکی دیکە خالید محەممەد دێتەوە سەرشانە و گۆرانی سۆرگولە منی شەریف خەیران پێشکەش دەکات عفرین هاتو خۆمە خۆشە بەجناسینەم لێ من دارێنارێ پاش کەمێکی تر
خۆس خۆس خالد 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 دەم خۆش خالد هەر بژی سەرکەوتوبی و ڕاستە و خۆ دەچمە لای بۆ چوون و لیژنە و لە مامۆستا عەبدولقادر زاخۆییەوە دەست پێ دەکەم مامۆستا ئەمە دووەمین گۆرانی خالیدە دەمەوێت بۆ چوونی تۆ وەربگرم خالید ئەمڕۆ چۆن بوو و چۆن بەرهەمەکانی پێشکەش کرد والله وەکو هونەرمەند ڕاستیە بێژم چونکی هونەر زەمیرە یعنی بۆ من نینە ئەvێ چەند هەواڵێ منە ئەvە چەند ناست کەم یە خۆش بێژێت دەڕاستی بێش تۆنجی و ئێقاعژی و دەنگژی ئەف سترانە گەلێک بزەحمەتە هەردوو سترانژی بڕاستی بخودێ سەدێ سەد لک من هاتە گوتنێ و دەست خۆشی لێت گەلێک بەڵێ دینە ئەگەر بە بینەران بێنمەوە گۆرانی یەکەمی خالید محەممەد گۆرانی بەژناسینەمی هونەرمەند حەسەن جەزراوی بوو کە وەکو مامۆستایان ئاماژەیان پێکرد لەلایەن چەند هونەرمەندێکی دیکەش گوتراوەتەوە بەردەوام دەبین لە وەرگرتنی بۆ چوونی لیژنە دینە بەڵێ دەچینە لای گفتوگۆکان زۆر زۆر گەرمن ئێوە خەریک بن ئەچمە لای مامۆستا میکایل مامۆستا میکایل خالید دوو بەرهەمی جوانی پێشکەش کرد و من پێڵێم ئەو لە تەشاخە بەچی ڕای ئەماڵن ئەو لە تەشاکە ئەم دەنگە بەرزە ئەم دەنگە باشە ئەو قورگە خاوێنە لێرەوە خالی دەڵێ مامۆستا میکایل حیاتە کا خالید بەڕاستی دەنگێکی زۆر سوپرانێکی زۆر بە قەوەتی هەیە زۆر قەویە و زۆر دەنگێکی تۆنی زۆر پاکە و ئەو گۆرانیانەش زۆر بحەقی خۆیدا بە حەقی خۆی خۆدایی بە زیادەوە حەقی خۆیدا و ئیجرای کرد جا من هیچ شتێکم نییە لەگەرەوەی کە بڵێم هیوادارم سەرکەوتوو بێ هەر حاڵەتێکی بێ چ بچێتە مەرحەلەی دیکە یان نەچێەوە نازانم بەس بەڕاستی حەیفە کا خەلید گۆرانی نەڵێ و هەموو خەڵکی کوردستان بە سێدە و بە کلیپ و بە بەرهەمەکانی جۆی لێ نەگرن گوناحە زۆر سپاس مامۆستا میکایل بێگومان دینە هەموو بەشداروانەی کە گەشتونەتە قۆناغی چوارەم قۆناغی پێشکۆتایی بێگومان هەمویان بۆ خۆیان هونەرمەندن هەمویان بۆ خۆیان نەستێرەیەکن و دەچمە لای دکتۆرە بەڵقیس ئەمن چ بڵێم هەموو مواسەفاتی تەواوە دەنگ و لەسەر شان و وجودی کە ئەنەهۆ بۆ خۆی دەڵێ داخیەت و سوپەرستار والله باوەڕ بکە زۆر زۆر باشی لە هەموو لایەک لە هەموو لایەک دکتۆرە خالید بێگومان بەهرەی دیکەشی هەیە بەڵام لەوانەیە بینەران نەزانن چێ بەرهەمەکە چییە ئەگەر ئەو خالید بەهرەیەکی تری تیابێ ئەمیش بەهرەی معاناتی تیا چەپڵێک بۆ معاناتەکانی دەرباز یونس بەڵێ بەڵێ ئەز ئاشکراکەم مامۆستا عەبدولقادر خۆ هوسا کرد معناتە ئەمە ئاشکرا کرد خۆش بیم بەری دو ڕۆژە ڕاستی گەلێک جان خاڵێتی بۆ من چێکرد ئەس گەلێک باش بیم ئەوەی دیوەرە گەلێک بەڵێ کاکماناتیشمان لەگەڵاچینە لای هونەرمەندی لاو هونەرمەندی لاو ببورن ئەویش لاوە وەڵا میراگیان کاک خالید محەممەد دەنگێکی باش و قورگێکی خاوێن چی پێڵێ دەستخۆشی لە کاک خالی دەکەم بۆ هەردوو گۆرانیەکانی دوو هەڵبژاردەی زۆر باش بوو من لە گۆرانی دووەمایتر بە تەواوەتی چوومە ناو دنیایەکی تر بە حەقیقەت هەستێکی زۆر جوان ئەحساسێکی زۆر جوان من دەستخۆشی لەکەم بە حەقیقەت وەکو هونەرمەندێک من ئەیبینم و هەموو کاتەیە گۆرانیانەی کە هەڵی بژاردووە بە شێوەیەکی زۆر باش بتوێتی و پێشکەشی کردو دەستخۆشی لەکەم هیوای سەرکەوتنی بۆخواز مامۆستا لە سەرەتاوە پێکەنێ زۆر بە پەرۆشە بۆی بۆ چوون بدات مامۆستاڵکە و زاری چی بە خالی دەڵێ وەڵاهی خالید ئەحساسەکەی زۆر تاسیری لە من کرد
من لەگەڵ دەنگ قەوی و دەنگ طبقات و ئەو شتانە ئەسڵەن نیم بە هیچ شێوەیەک خۆشە دەنگی هونەرمەند توانە هەبێ بەڵام ئێحساسەکەی مرۆڤ لە دەکا ئەوەش بۆ من کۆتایە زۆر باشە یعنی کاک خالیت هەم دەنگی باش بوو هەم ئیحساسی ئەکید کەسمان مخالف نین لەسەرەوە بەڵام ملاحەزەیەک بڵم معنایەوە نییە کاک خالید لە ڕەخنە بێبەر بێ لە گۆرانی یەکەمدا 4 نەشازی کرد لە مەقامەکەدا لە دخولی یەکەم تۆنی چکم هوەریان دەبێ شتەکە باس بکرێ ڕاستێمە دەستخۆشیەکەین چەپڵە لێ دەین بەڵام گوێیەکانیش دەبێ کۆنتترۆلی تاوای گۆرانەکان بکە لە گۆرانی دووەم هیچ ڕخنەیەکم نەبوو 100% پرفکت بوو بەڵام لە گۆرانی یەکەم لە دخولی مەقامەکەی لە ناوەند و دووجار لە دوای یەک 4 نەشازی بچووکی هەبوو معنایەوە نێ ڕای من ناگۆڕێ لەسەر خالید بۆ لای جمهورەکە خوێن تاڵ نەبم و سەرکەوتوو بیت کاک خالید ئەمڕۆ هونەرمەندێکە لەسەر ستەیجی کوردستان ستار بەڕاستی وە کوڕێکی زۆر محتەرەمە وەکو کەسایەتی مرۆڤێکی بەڕێز زۆر محتەرەم ڕێکوپێک لە سەرەتاوە لەگەڵمان بۆ زۆر بە جوانی و ئومێ دەکەم مۆفەق بێت و نەتیجەیەکی باشیە بێت زۆر خالید لەگەڵ هاوڕەکانت لە باکستیج بە و دواتر جارێکی دیکە دێتەوە سەرشانە بەڵێ نزیکە بینەوە لە دەرەنجامەکانی کۆتایی ئەم ئەڵلقەیەی کوردستان ستار کە ئەڵلقەی 19 و دوایین قۆناغا پێش ئەوەی بچینە فیناڵە چینە لای بەشداربووی دووەم و دووەم بەرهەمی هەموو بەشداربەکان باشن و تایرە خۆیان هێناوە و مشتومڕی لێژنا هەر بەردەوامە تا ئێستا چینە لای خاتو سۆزدا ئەمۆ گۆرانی ئافرین هاتووی هونەرمەندی نەمر عەدنان دڵبرین چەپڵەیەک بۆ سۆزدا
هاتو خما خوشا حري سورو قالو خوشا عفرين هاتو خما خوشا حري سورو قالو خوشا خبر هاتي جرى منا دبن يرى تنا خوشا خبر هاتي جرى منا عفرين عمل برنا خوشا زۆر سپاس. دەنگ خۆش خۆش، سۆزداخان فەرموو. هەربژێ دەم خۆش سەرکەوتوو براستی ئەو سترانێ تایبەتی وێ هەیە ئەوە یەک هونەرمەندێکی نافدارە لە جەمە هونەرمەندێ نەمەر عدنان دلبرین ئەو سترانە لە جەمە هەمیە یعنی تشتێکی بتایبەتە براستی مە حەز دکرد ئیرۆ ئەس دیاری وە بکەم ژی و دیاری هەر کەسی عفرینیش وڵاتی خۆ کوچبەر بیە براستی ئەوە جوانە بەڵێ ئێوە کۆچبەرنین ئێوە کوردستانین و خاوەن ماڵن کوردستان باشووری کوردستان ماڵی کوردانی هەر چوار پارچەی کوردستانە و بە هیچ جۆرێگەوە نەپەنابرن و نەکۆچبەرن و پێم وابێت ئەم گۆرانیە خۆی سرودە باشە ڕێز و سڵاومان بۆ خەڵکی هەر چوار پارچەی کوردستان هەموو ئەوانەی کە لە ماڵی خۆیانن لە باشووری کوردستانن جارێکی کە دەم خۆش سۆزدا و ئەگەر ئامادەی بۆ چوونی لیژنە وەردەگری بەڵێ دەنگ خۆش سۆزدا دوو بەرهەمی پێشکەش کردین مامۆسا ئەچینە لای مامۆسا هەڵکەوت خاتونێکە تا ئێرە هاتووە چی پێڵێ سۆزدا تاقانەشە تاکە بەشداروی کچەکە ماوەتەوە بڵێ دەست خۆش تۆزداخان بەڕاستی جوهدی خۆی کردووە لە سەرەتاوە تا ئێستا زۆر بەباشی هاتوو من وەک خۆم هەمیشە لە دەنگی سوزداخان ڕازی بووم و سڵاو و ڕێز و تایبەتیم بۆ هەموو دانیشتوانی شاری عەفرینی خۆشەویست شاری فەرهەنگ و شاری فەرهەنگ و تەمەدون و ڕۆشنبیریە هەموو ئەو کەسانی کە لە عەفرینەوە ئاساگوێبیستی ئەم بەرهەمە دەبن سڵاو و ڕێزی تایبەتیمان بۆ هەیە هیوادارم سۆزداخان هەمیشە موفەق بێت لەسەر ستەیجی کوردستان ستار بەسەربەرزی بەشدار بۆ و شانازی پێوەکەینۆک و خانمێکە لێرەیە سپاس زۆر سپاس مامۆستا کۆزایر دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆی مامۆستا گۆرانیە چی بیرهێنایتەوە بۆ چوونی شت لەسەر دەنجی سۆزدا چییە؟ سترانەکە گەلک خۆشبی و ئیحساسێکی گەلک جوان گوت من سڵاو بۆ هەنە بۆ هەر کوردێکی قوڵاچەکە چ عەفرین بێت چێ قامشلۆ بێت هەر چەر پارچێت کوردستانی ڕێز و سڵاو هەنە بۆ هەمی کووردا سترانە گەلک جوان گوت بەڕاستی ئەحساسێکی گەلک جوان من گەلک حەجێ کرد ئینشاءالله سەرکەتی بێت و دڵخۆش بێت هەمی وەختە ڕەبی زۆر سپاس مامۆستا عەبدولقەهار ئەچینە لای مامۆستا میکائیل میکائیلیش خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی خۆمانە مامۆستا چی بە سۆزداڵێ بەڕاستی سۆزدا ئێستا کە حتا بەرهەمی خۆی نێوانە تەسەڕوفی خوانندەی پرۆفشنەلە لەسەر شانۆکەی ینی مەبەستم مستەلاتە بەسەر موسیقی و دەوروبەر و ئەولاولایی و شتەکەی ئەوەی کە داوێنێتێ بەباشی جێبەجێی دەکات دا ئەوەی دیکەش کەوتوتە سەر سەلیقە بەڕاستی کە چۆن مەسەن لەو تۆنە دەنگەی ئایا خۆشیان دێیان خۆشی نایە من ئارەزووی مۆفەقێتی بۆ دەکەم هیوادارم سەرکەوێ هیوادارم سەرکەوێ هەموو شتێکی هەیە بە زیادەوە زۆر سپاس مامۆستا میکائیل بۆ چوونی هونەرمەندی لا و میرە وەردەگرم دەستخۆشی لە سۆزدای خاتوونەکەم بەحەقەت لە سەرەتای پرۆگرام لەگەڵ ئێمە بۆ و تا ئێستاش و هەست و سۆز و ئەحساسێکی جوان لە دەنگی خاتوو سۆزدا هەیە سڵاو ڕێز بۆ هەر چوار پارچەی کوردستان و هەردوو گۆرانەکانی زۆر خۆش بوو ئەحساسێکی جوان و دووبارە سەرکەوت و بە هیوادارم سەرکەوێت
دەستخۆش داوا لە سۆزداخانەکەین چوینە لای مامۆستا عەبدولقەهار نەچوونە لای دکتۆرە بەڵقیس نەچوینە لای دکتۆرە دکتۆرە گلەیی لە دینا بکە تۆی بیر چوو خەجاڵەتم دکتۆرە هەموو جار گیان فەرموو بەزمێکەکە لەگەڵ من لەسەر سپۆنسەرەکان ئێستا و تۆی بیر چوو هەموو جار بەزمێکی شەکە مەڵەم دکتۆرە بابەر من کەوێ دکتۆرە گیان فەرموو ئەگەر تو کوڕەکانم دەدێ ئەو جەکچەکانت لە بیر چوو لە بەغەدێ دکتۆرە دینا بەم نیەوەت مەعاناتی زۆرە بەڵام ئێستا دەرکەوت کێ مەعاناتی زۆرە و کێشتی وەڵا کاک مەعانات لێرەیە فەرموو دکتۆرە واللهی معانات لەکنە من دەڵێم لە پشتەوە دانین ئینسان لە بۆ پێشەوە دەڕوانە لە پشتەوە فکری دوێنێ ڕۆی بەڵێ ئەتوو منداڵی ئەو دقەی بەڵێ دکتۆرە سۆزدار چۆن بوو واللهی ئەمن دڵم گەورە وەختی تماشەی دەکەم لەسەر شانۆ زۆر باش بوو گۆرانی دەگۆ بە ئەحساس بە خۆشی و ئەمن دڵم گەورە دەبی چەند ئافرەتی وەچیت و چەند کچی جوانی وەچیت و بێن پێش گۆرانی بڵێن ئەو وڵاتەوە سەرکەوتووە الحەمدولله ئەمە دەبی هەروە سەرکەوین دەمەوێت سەوزە ئەگە لێرەش دەرنەچوو ئەگەر دەرنەچوو دەبی دەست پێ بکە بەجێ نێڵی جێتەر وێرەیە باشە دەستخۆش دکتۆرە سۆزدا بێت چاوەڕێمان کەیت لە باکسێجی پرۆگرام جارێکی تر دێنەوە لات فەرموو لەگەڵ هاوڕێکانت چاوەڕێمان کە سپاس سۆزدا سپاس بڵێ بینەران پێشەوەی بچینە لای بەشداربوویەکی تر باشە کوردستان ستار ئەو ماڵەیە کە هەر چوار پارچەی کوردستان و کوردانی تاراوگەی کۆ کردوتەوە لێرە دەرباز هەموو سۆز و خۆشەویستی هەموو ئەو سۆزە جیاوازانەی لە هەر چوار پارچەی کوردستانە لە قورگەکان دێنە دەرێ لێرە عاتیفە بۆ کوردستانیان لە هەموو چوار پارچە و لە کوردانی تاراوگەش کۆ ئەەکەینەوە ئەیهێنینە سەر ئەو شاشە جوانەی کە پێی وترێ کوردستان تیڤی کە 22 ساڵە هەموو جار ئاوا خزمەتی کردوین چەپڵەیەک بۆ کوردستان تیڤی بەڵێ بێگومان وەکو هاوکارم دینا باسی کرد لە کوردستان ستار بەشداربوانی هەر چوار پارچەی کوردستان بەشداربوومان هەیە لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا و هەروەها لە باشووریش هەمووتان بەخێربێن و هیوادارین هەمووتان سەرکەوتوو بن دینا ئێستاش بەشداربێکی دیکە دێتە سەرشان و بەرهەمی دووەمی پێشکەش دەکات ئەم بەشداربووە گۆرانیەک بە کوردی و عەرەبی پێشکەش دەکات کە گۆرانیە کوردیەکەی بەناوی بەژنا سینەمی هونەرمەند حەسەن جزراویە و گۆرانی عەرەبیەکەشی بەڵێ گۆرانی دووەمی گۆرانی هونەرمەندی کۆچ کردووی مەسر کەلسوم ئەتڵال پێشکەش دەکات وادارم سەرکەوتوو بێ گەرمترین چەپڵە بۆ بەشیر ئازاد
مرگو کانی مرگو کانی هل رأى الحب سكارى سكارى مثلنا هل رأى الحب سكارى سكارى مثلنا كم بنينا من خيال حولنا هل رأى الحب سكارى سكارى مثلنا هل رأى الحب سكارى سكارى مثلنا كم بنينا من خيال حولنا ومشينا في طريق مغمر ومشينا في طريق مغمر تتب الفرحة فيه قبلنا وضحكنا ضحك طفلين معا وعدونا فسبقنا ظلانا دەنگ خۆش دەنگ خۆش دەنگ بەشیر، خۆش بەشیر. بەشیر دەنگ خۆش هەربژی زۆر بەباشی پێم وابێت توانی گۆرانیەکە بڵێت بەڵام بۆ چوونە زانستیەکان لای لیژنەی بەڕێزە و لە مامۆستاڵکە و زایرەوە دەست پێ دەکەم. بەشیر یەکێکە لەوانەی ئەمە ڕای خۆمە من مستەقبلێکی زۆر باش لە بەشیرە بینم زۆر بەڵێ. ئەکادیمیانە گۆرانیێڵێ و بەڕاستی ئومێ دەکەم سەرکەوتوو بێ ئەگەر ئەمڕۆ لە نەتائیج بەشیر سەرکەوتوو نەبوو من بانگهێشتێکم بۆ بەرهەمێکی مێژووی کە کوردستان ستار ئینتاجی بەرهەمێکی گەوراکە بۆ مێژی هونەرمەندان هەر لە ئێستاوە من دەنگی خۆمە دەمە بەشیر هەڵەبژێرم بۆ بەرهەمە ئەڕۆینە لای وەڵاهی مامۆستا عەبدولقەهار هەند بە کڕی دانیشتیە مامۆستا کوی سەرچاو مامۆستا بەشیر دوو بەرهەمی پێشکەش کردین ئەوە جارە بسەڕانێ بژەم سەرچاو یەکەم جارە سەرچاوە سەرچاو نادە مژبوو کرد باشە چاو خۆش بێ بەشیر چۆن بوو والله احترام بو مامۆستایی يعني رأيي من أفسترانا قالك بزحمت من حسنات كر بيت قوتني الفيلي شكيف استرانا تكنيكا قد بستراني ده نهض قوتني قالك بزحمته هل رأى الحب سكارى 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 الله هذا قالك جوان بهاد بقوتني أبخو بلكي يعني كيماتي هبت بس بزحمتها وكودي السريحة طب تسرمي واستران بيتا جهوريني بس أفسترانا قالك بزحمتها قلت ناوي دي بيجي جوان عزف كرب رأيي من بس بخو توني بشيري دوستران ده همية درست نبي أبدا يعني من تون قولي نبي درست رأيي من بس رأيي ما مستاجي درست ده شكي أفسترانا
جسترانت كلثومية كلثوم سيدة ستران قوتنيها طبعا قالك زحمتها بله رأيهم النبي أفسترانة بيتا قوتني القلب استرانة ومشوفي ماجد زۆر سپاس مامساد و قازاخۆی بێگومان دینە لێرەوە بۆ چوونی جیاوازی لیژنە دەردەکەوێت دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە بۆ چوونی تۆ لەسەر بەشیر والله من دەڵێم بەشیر زۆر باشە بەس من داوای لە بەشیری دەکەم ئەو گۆرانی ئیعادەکە بێ موسیقا کۆپلەیەک لەو گۆرانیە بۆ دکتۆرە بەڵقیس بەبێ میوزیک هل رأى الحب سكارى سكارى مثلنا هل رأى الحب سكارى سكارى مثلنا كم بنينا من خيال حولنا ومشينا في طريق مقمر بل ما وصل هل رأى الحب سكارى 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 مثلنا كم بنينا من خيال حولنا هل رأى دجارة ما مستا جوانا قالك بس او سكاري دوجار دوباره بس او تكنيكا قالك خوشا دومجار نزميكي تواوا هو دي تفور قالك جوانا قالك جوانا صحتها هاتشينا لاي دانك خوش دانك خوش دانك كتبي ان شاء الله كيش كم طون بقينا البراوه قربانه ما وصل بيجي سباس ممنون عفو مامسا عەبدولقارەگەر من باش بێڵێم و هیچ نەشازی تیانە بێت چەندمەیەتێ لەدەیە مامۆستا چ بێژێت وەکوی ئەو مامۆستای مەحەمیانە باشە چینە لای مامۆستا میکایل مامۆستا بەشیر دوو بەرهەم و بەرهەمێکی زیاد کراو بە دوو کۆپلا لەگەڵ بەرهەمەکانی تر بە تێکەڵی کوردیەک و عەرەبیەکی پێشکەش کرد زۆرتری ڕێی لێژنە لەسەرەوە بوو کە ڕێی جیاواز لەسەر عەرەبیەکە هەبوو با بزانین بەشیر لای تۆ چۆن بوو وڵای بەشیر توانایەکی زۆری هەیە لە بڵێ دەنگ و دیارە گۆرانێ من ئاگاداری عەرەبی نیم زۆر بە دیار بوو گۆرانێکی زۆر زەحمەتەوە بەڵێ عەرەبیە ئەوجا من بام هەر تێکەڵم نەدەکرد بۆ تێکەڵی کەم بە جودا کوتپایان ینی بۆی کە تووشی کێشە نەبێ زۆر سپاس مامۆستا میکایل و بۆ چوونی هونەرمەندی لا و میرا وەردەگرم میرە ببوورە خەریب بتۆ لە بیر بکەیت فەرموو لێت ناگرم کاک دەڕاست مشکلە نیە دینا مشکلێکی هەیە ئوستاز معانات ئوستاز چەپلەک بۆ معانات ئوستاز معانات فەرموو کاک میرە دەستخۆشی لە کاک بەشیرەکەم من لەگەڵ گۆرانی یەکەمی بووم بە حەقیقەت گۆرانی یەکەمی زۆر باش بوو بەڵێ لە هەموو ڕێکەوە زۆر باش بوو لە گۆرانی دووەمە وەکو مامۆسایان فەرمویان و وەکو مامۆستا سەید ئەحمەدیش هەمەجا قسەی لەسەر کرد کە دوو تۆنی زۆر جیاواز بوو زەحمەت بوو لەگەڵ یەکرا بگونجێ ئەم گۆرانی کە هەڵیشی بژار بۆ گۆرانێکی قورسە بە حەقیقەت گۆرانێک نییە وا بە ئاسانی بوو ترێهی هونەرمەندی خواڵی خۆش بوو هونەرمەند کەلسومە و بەگشتی دەستخۆشی لەکەم هیوادارم سەرکەویت سپاس بۆ هونەرمەند میرا داوا لە بەشیرەکەین لە باکستێژ بمێنێتەوە تا کۆتایی پرۆگرام جارێکی تر بانک دەکەینەوە بەڵێ دەربا زۆرترین تەشەنوجی لێژنە و زۆرترین قسە لەسەر بەشدار بوو ئەمڕۆ بەشیر کرا بەشیر سێ بەرهەمی پێشکەش کردین ئێستاش دەچینە لای بەرهەمێکی جوان و خۆش و ئەم شتانە دوو هونەرمەند لێرەن ئەچینە لای دوێتێکی هەردوو هونەرمەند عەبدولقەهار زاخۆی و میرا هەرچەند زستانە بەڵام عەبدولقەهار و میرا ئازیز بارەمان پێشکەش دەکەن فەرموون
أمان 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 جدريان تاز غريب ما شبكي جدريان تاي أخمان هاي دلال هاي دلال هاي دلال هاي دلال هاي دلال اشتي من زاني صلاي صار دشي غريبي كان قران هاي دلال شوفت مع عبد الله خدي بردي وراي ملول بنا اشتي من ظاني صلاي صال دشي غريبي كان قران آي دلال شوفت من عبد الله خدي بردي وراي ملول بنايا اي دلال اي دلال اي دلال اخ دلال ايازو عمري من عزيز بهار عزيز بهار بهارش عزيز ججني دلدار عزيز بهار عزيز بهار بهارش عزيز ججني دلدار دستك بينا وبابروين ونوى وباخو نزارة دستك بينا وبابروين ونوى وباخو نزارة ونوى وباخو نزارة بەڵێ بینەرانی ئازیزی کوردستان TV بینەرانی کوردستان ستار گەیشتینە وڵاتان وەک دەبینن هەرسێک بەشدار بوو لەسەر شانۆن بۆ دەرەنجام و تەواوی لێژنا ڕێیەکانی خۆیان لەسەر پارچە کاغەزێک نووسیوە و داویانە بە دەرهێنەری پرۆگرام و دەرهێنەری پرۆگرام لە ڕێگای فۆنەکەمەوە پێمەڵێ کێ دەرباز بووە و کێ دەرباز نەبووە ئەوەی کە دەرباز نەبووە ئەوەی کە ناچێتە قۆناغێکی تر بەداخەوە بەجێمانە هێڵێت ناوەکەی لای منە و دوو بەشدار بوو ئەمێننەوە هەردووک بەشداربووەکان ناویان لای کاک دەربازە ئەو ڕایەگەیەنێ لێژنا بەڵێی زۆری داوە بە کامیان و سەرەکەوێ بۆ فیناڵی پرۆگرام. بەڵێ وەکو هاوکارم دینا باسی کرد لەم سێ بەشداربووی کە لێرەن هەریەکە لە خالید محەممەد لە هەولێرەوە هەروەها سۆزدا عەممۆ لە عەفرینی ڕۆژاوای کوردستانەوە بەشیر ئازاد ئەویش پێم وابێت لە ڕۆژاوای کوردستانەوە لە قۆناغی پێش کۆتایی کوردستان ستارن لە کۆی ئەم سێ بەشدار بووە تەنیا یەک بەشدار بوو دەگاتە فیناڵ و هەروەها ئەمڕۆ دوایین کارتی کوردستان ستار بەکاردێنرێت
بەشداربوویەک لە کۆی ئەو هەش بەشداربووی کە لە قۆناغی چوارەمەوە بە جێمان دێڵن دەگەڕێندرێنەوە و دەچێتە فیناڵ کەواتە لە فیناڵدا 5 بەشدار بوو پێش بڕچێ لەسەر بەدەستێنانی نازناوی ئەم وەرزەی کوردستان ستار دەکەن. بەڵێ بینەرانی ئازیزی کوردستان TV ئێمە لێرە وەستاوین و چاوەڕێین ئەو کەسەی کە سەر ناکەوێ بەداخەوە بۆ پرۆگرامی داهاتوو و خۆی گەیاندۆتە ئێرە 19 ئەڵقەیە یەکێکە لە ئەندامانی خێزانی کوردستان ستار و خۆشمان دەوێ و تەمەنای سەرکەوتنی بۆ ئەکەین کە لێرە بەجێمانە هێڵێت ئەو کەسەی کە توانی بگاتە قۆناغی پێشکۆتایی پرۆگرامی کوردستان ستار و نەیتوانی لێرەوە بپەڕێتەوە بۆ فیناڵ وا زۆر هیلاک و ماندوو بووە لەگەڵمان بە چەپڵەیەک ماڵاوایی دەکەین لە خاتو سۆزدا. بەداخەوە سۆزدا ئەمۆ لە ڕۆژاوای کوردستانەوە کاروانی لە کوردستان ستار تاوەکو ئێرە بوو بەڵام بێگومانم کە کاروانی هونەری بەردەوام دەبێت و لە داهاتوویەکی نزیکدا هیوادارین بەرهەمەکانی سۆزدا لەسەر شاشە کوردیەکان لەسەر سۆشیال میدیا ببینین. سۆزدا دوایین بۆ چوونی تۆ وەردەگرم تا ئێرە هاتی دەستخۆش ئەمڕۆ توانی دوو گۆرانی زۆر خۆش زۆر جوان پێشکەش بکەی بە تایبەتی بە بۆچوونی من لە گۆرانی یەکەم تۆ هونەرمەندێکی تەواو بووی. بۆچوونی تۆ بۆ کوردستان ستار بۆ هاوڕێکانت کە ماونەتەوە. دەست پێکێ سپاس دەکەم بڕاستی میوزیکژی زۆر دەستخۆشی لێت کەم مامۆستای مای عەزیز بوو من وەک ئەزمونێک بوو بڕاستی یا من هەگەر دەرکەتم یان دەرنەکەتم تشتێکی وەک فرساتێک بوو مهم ئەز لەگەل ئەو پرۆگرامی زۆر خۆشحاڵ بووم تشتێکی وەک فرسات بوو حتا ئەس بەردەوام بم حتا ئەس بەرهەمن نوژی دەست پێ بکەم ئەوە وەک فرسات بوو ئینشاڵڵا بەرهەمن منژی نوهانە تشتە نۆ ئەزێ بکەم پشتی ئەو پرۆگرامە دسا جارێکی دە سپاسی و حەمیاتکەم زۆر بەخێر بێ دەستخۆش بۆ سۆزدا بەداخەوە من ئەسەف دەخۆم لە بەرەوەی تاکە خانم بوو تا ئێستا خۆی گەیاندووە دەرباز و ئێستا دەچینە لای کاک دەرباز شەڕی لێژنا لەوێ تەواو بووە و هەمویان هێناوە بە ملی دەربازیاندا هێناوە فەرموو هەردوو بەشداربووەکان بابێنە تەنیشتیەک سۆزدا خان بچێتە لای خات و دینا. بەڵێ وەکو هاوکارم دینا باسی کرد سۆزدا تاقانەی پرۆگرام بوو تاکە کچ بوو کە تا ئێرە مابوویەوە بەڵام بەداخەوە ئەویش لێرەوە بەجێمان دێڵێت لەگەڵەوەش سۆزدا بە تەواوی بێ ئومێد مەبە تۆ جارێکی دیکە بە کارتی لیژنە گەڕایتەوە نێو پرۆگرام بە کارتی دەرهێنەر بوو پێم وابێت و ئێستاش یەک کارت ماوە کە دەدرێت بە بەشداربوویەک و بۆی هەیە لەو دوو بەشدار بۆی کە ئەم ڕۆژ پرۆگرام بەجێ دێڵن چانس بەر بەشداربوویەک بکەوێت و بچێتە فیناڵی پرۆگرام. ئەو بەشداربووی کە دەبێتە سەرکەوتووی ئەم مەڵقەیە ئەو بەشداربووی کە توانیەتی زۆرترین خاڵەکانی لیژنە بەدەست بێنێت ئەو بەشداربووی کە بەردەوام دەبێت لە ڕاهێنان بەردەوام دەبێت لە خۆ ئامادەکردن
ئەو بەشدار بۆی کە لەسەر شانۆ لە فیناڵ دەیبینینەوە لە نێوان هەریەک لە خالید محەممەد کە دەنگێکی زۆر بەهێزیە بوو بۆ چوونی جیاواز لە لیژنە گوێمان لێبوو هەروەها بە شیرازات لە ڕۆژاوای کوردستانەوە کە توانی تا ئێرە بەردەوام بێت بەشداربوویەک دەچێتە فیناڵی کوردستان ستار. چۆن دڵت دێ بیخوێنیەوە؟ خۆزگە بەدڵی منە بوو. پێم خۆشە چونکە لە کۆتاییە مستەر مەعانات نەتیجەکە لای ئەو مەعانات لای ئەو پێم خۆش بوو. باشە دینە. بەڵێ بینەران تەواوی لێژنە چاوەڕێن و تەواوی ئامادەبوانی ناو ستۆدیۆ دڵیان لەسەر نازانم چەند لێ ئەیە دەرباز خێرا پێمان بڵێ. ئەو بەشدار بۆی کە دەچێتە فیناڵی کوردستان ستار لە نێوان نەریەک لە خالید و بەشیر. خالید پرسیار لە تۆ دەکەم ئەگەر بەشیر سەر بکەوێت چی پێ دەڵێ؟ بەشیر برای لە یەک نزیک بنەوە؟ بەشیر برای منە دەستپێکی ناگوتی آخری جەزبێژ یعنی بەشدار بێ هەمی بۆ من وەکی خاڵدە چه فارق نینە کەس من کێمتر نینە ئەجوان هەمیا کێمترم بۆ ناحیە تاوی چەند ئەس هەمیش خۆ مەسر دبینە دەم خۆش برای منە ئەگەر سەرکە جەزی چاوی وانج کە پیرۆز بایدت هەمان پرسیار لە بەشیریش دەکەم بەشیر ئەگەر هاوڕێت هاو قۆناغت خالید سەرکەوێت تۆ چی پێ دەڵێ؟ پیرۆزبایی لە یەکەم باشە خالد و برای منە بەڕاستی ڕێزیەگرم قوربانە بم ئەوەی کە سەرکەوێش پیرۆزە بەڕاستی بۆی نابێ خۆمان عازکن شانازیەکە بۆ ئەوەیە کەشتەوە ئەم مەرحەلە لەگەڵ ئەم مامۆستا بێگومان ستێجەکە وەستاون ئەوەش شانازیەکە بۆیان طبعاً زیاتر لەوە هەر بژیت چەپڵەیەک بۆ بەشیر بەشیر لێ دێت دەرباز دڵمان تەقی دەرباز یەڵا ئەو بەشدار بۆی کە لەم قۆناغا سەر دەکەوێت و لەگەڵ ئێمە دەمێنێتەوە سەرکەوتووی ئەمەڵقەی کوردستان سار بە شەپڵەی گەرمیەوە سەرکەوتووی ئەمەڵقەی کوردستان سار بە شەپڵەی گەرمیەوە خالید محەممەد لە ئەولێرەوە هەر بژی خالید پیرۆزە لە خالید توانی لەم قۆناغەی کوردستان ستار سەرکەوێت بۆ قۆناغی فیناڵ و هیوای سەرکەوتن بۆ بەشیر دەخوازین تێبینیەک لای مامۆستا هەڵکەوتە فەرموو دەرباز ئەو کەسەی کە دەگەڕێتەوانێ بۆ فیناڵی کوردستان ستار باشترین دووەم عەدنان تەیمورە بە چەپڵێک پێشوازی بکەن پیرۆزە لە عەدنان تەیمور دەستخۆش مامۆستا عەدنان تەیمور گەڕایەوە ناو پرۆگرام و لە فیناڵی پرۆگرام ئەیبینین ئەمڕۆ سۆزدا و بەشیر ماڵاواییان لێ کردین بینەرانی ئازیزی کوردستان تیڤی و کوردستان ستار سوپاس کە تا ئێرە لەگەڵمان بوون ماڵتان ئاوەدان و هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک لە فیناڵ دەتان بینینەوە خواتان لەگەڵ